پرۆسەی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ماوەیەکە باسێکی گەرمە. ئەگەرچی هەمولایەنە کوردستانیەکان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمن، بەڵام بێناکۆچیش نییە، بەتایبەت بەهۆی پەککەوتنی پەرلەمان و دەستگا شەرعیەکانی تر. یەکێتی نیشتیمانی کوردستان کە پشتیوانی لە ئەنجامدانی ڕیفراندۆم دەکات بە چاودێری پەرلەمانی کوردستان، ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت هەموو لایەنە سیاسیەکان وەک یەک پەرۆشی ڕیفراندۆمن و یەکێتیش لەگەڵ ڕیفراندۆم و سربەخۆیە بۆ کوردستان. ئەوانەی کە ئێستا قسە ئەکرێ و هەوڵی ئەوە دەدرێت کە یەکتری ئیسیبزازکەن و یان وەکو بەرنمەیەکی ئینتیخابی مناقەشە دەکرێت کە گوایە لایەنێک سوتاوە و ئاگری تێبەربە بۆ ڕێفەرەندۆم و لایەنێکی باچی نییە بۆ هەڵبژاردنە و قسانە. ئەجینە هەموو لایەنێک بە قەدەر یەک پەرۆشە بۆ مەسەلەی ڕێفەرەندۆم. یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەموو کۆبوونەوەکان لەگەڵ لایەنە کوردستانی و عراقیەکان و نوێنەری وڵاتان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بەشدار بووە و بە تەواوی پشتگیری لە ڕیفراندۆم کردووە. لە ڕابردووش یەکێتی پێشەموو لایەنەکانی تر دروشمی مافی چارەی خۆنووسینی بۆ گەلی کورد بەرز کردەوە. ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیرە لەسەر ئەو مافە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەو ڕیفراندۆمی ئێمە کە باسی لێوە دەکرێتن لەسەر سربەخۆی کوردە، لەسەر دروستبوونی دەوڵەتی کوردیە، لەسەر جیابە هەتاکو جیابوونەوەش لە حکوومەتی فیدرالی عێراقا بۆ دەبێ ئەو میکانیزمە دیار بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لەگەر مافی چاری خۆنووسین بۆ گەلەکەی، بەڵام ئەمڕۆکە بارودۆخێک لە هەرێمی کوردستان هەیە کە ئەم بارودۆخە ئاڵۆزەی کە لە نێوان لایەنە سیاسیەکانەیە، من بەڕای خۆم پێشم وایە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕەهی وایە کە بەبێ ئاشتەوایی نیشتیمانی بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بێگومان ینی سەرکەوتو نابێ ئەم ڕیفراندۆمی دەمانەوێت. لە ماوەی ڕابردوو بەدەیان کۆبوونەوە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و زۆربەی لایەنە سیاسیە کوردستانی و عراقیەکان و نوێنەری و کۆنسڵی وڵاتان ئەنجامدرا بۆ ئەوەی کورد لەم ساڵ ڕیفراندۆم ئەنجام بدات. واش بڕیاردراوە چەندین لیژنە بۆ سەرپەرشتی ڕیفراندۆم دیاری بکرێت، بەڵام یەکێتی و زۆربەی لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی کوردستان ئەنجامدانی ڕیفراندۆم بەبێ بوونی پەرلەمانێکی کارا لە ئێستادا بەباشی نابینن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.